مشکلێکی زۆر گەورەشم هەیە لەگەڵ پیاوەکەم. نا ئەوە ماڵ بەڵێ وەڵا ئەوجە لە بۆ ئەوەی دوعام کردێ دەرێن ئەگەر چل نەفەر دوعای بکە ئەو دوعایە کە ڕەت نابتەوە. ئێمە دوعاکەین خوای گەورە کێشەکانتان حەلکات، بەینتان خۆشکە، بە خۆشی پیر و خەڕۆ بن، یا ڕەبی قەت تووشی مشکلە و نەخۆشی و ناخۆشی نەبن لەگەڵ یەکتریە. ئەوە نە یەکتریتان خۆش بیە ڕوحتان بەسەر یەکتریا دەرچێت. ڕاستەکە مامۆستا وەڵا پیاوەکەم هەر ئەو حالەیە کە دەڕواتن بەخۆی کورد نییە، هەر لە کوردستان ئاودی بوو تەهدید دەکات، تەهدیدی پارەی دەکات، تەهدیدی تەسویر بڵاو دەکاتەوە. تورکە بە ئەسلی تورکە بە ئەسڵ خوشکەکە بە ڕێزەکەم تۆ ئافرەتێکی کوردی، ئافرەتی کورد دایمەن بە شەرم و حەیا و بە حورمەتەوە جوانە. ئەگەر ئەزانی ئەو پیاوە تورکەت بۆت خراپە، عەزیزت ئەدات، خیانەتت لێکات، سوکایەتیت پێکات، تۆ ئەگەر لە خانوویەکی قوڕا بە تەنیا بژی لەگەڵ مناڵەکان تا زۆر سەربەرزانەترە. یعنی ژن هەندێک ژن لەگەڵ ڕێزما بۆ جەنابەت وا بیر ئەکاتەوە، ئەم مادام مێردی هەیە ئیتر ئەم مێردەی شەقی تێ هەڵدا تفی لێ بکە، بۆی خراپ بێ، خیانەتی لێ بکە، بە هەموو شێوازی قبوڵێتی نابێت. ئافرەتی موسڵمان ئەبێت پیاوێکی کاسبی دینداری داوێن پاک بکا بە مێردی خۆی، نابێت هاتە ژیانیەوە بڵێ مادام مێردە ئیتر تەواو بێ قبوڵی کەیت. بەڵێ مامۆستا وەڵا کاتێ من شوم پێ کرد لەبەر ئەوەی پێم کرد گوتی قورعان خیم و نوێشکەرم و کەچی نەنوێشی دەکردن قورعانێکی دەخوێن. ئێستاش هەر ئەو هادەکە هەڵدەیە تەهدید دەکات. چەند جار شکایەتم لێ کردیە لە دەوڵەتی خۆش ئەمری ئەعدامێشی لەسەر، لەبەر ئەوەی گوتیان دووبارە ئەو ژنەی تەهدید بکە شتێکی بەسەر بینی ئەعدام دەکرێت. تۆ سەریکە تۆ ئێسا حالیان حکمی ئەعدامت دەرچووە، بەتی سێدارە بە ملتەوەیە، تهدیدی کوشتن دەکات. ئاخر خوا بەس پێم بڵێ ئینسان حوسەڵەی ئەبێ لەگەڵ مێردێکی وایە، بەس پێم بڵێ نانا، یعنی ئینسان هەست و نستی بۆ مێردێکی وا ئەچێت. نەخێر مامۆستا ناچی ئەسڵان هەر لە ماڵێشە بێزم ناکسەشی لەگەر بکەم. ئەواتە پێویستت بە دوعای خێر نییە، پێویستت بەوەی خۆت بڕیارێکی کۆنکرێتی بیت. مامۆستا یعنی ئەوە بە هیچ نەوعی دەستم لێ هەڵناگری. چەند جار داوای تەلاقم کردێ لێرە لە مەحکەمەی دەگریە دەرێژنی خۆم دەوێت دەگیرێ بەردەبی دووبارە دەست پێ دەکاتەوە. نازانم تۆ لە کێو ئەژیت، بەڵام تۆ خاوەن کە سوکاری خاوەن بڕیاری و ئافرەتێکی ئازادیت. ئەگەر پیاوێک بەو جۆرە بوو تۆ توانی خۆت ڕزگارکی لە دەستی بۆ ژیانێکی نوێ هەڵبژێری تۆ کاتە بۆ خۆت زەواج ئەکە یا زەواج ناکەی، ئەویان کەیف و مایەشای خۆتە. عەفوم کە ئێستا هەڵاتیە، یعنی ئەمری قەبزی لەسەرە، یعنی بگیرێ دەگیر بکرێ ئەو جارە بەرنابی بە 10 ساڵیش چونکە دەرمان و حەشیشی لێسەرە، بەس دوعام لێ بکەن بگیرێ ڕادەست بکرێ، چونکە هەر تەهدید دەکرێ پارەم لێ بنێرە. ئێمە دوعا بۆکەین خوای گەورە یارمەتی دەرەبێت، هەرچی باشە ئەوە بۆ بکە، بڕیارەکانش لە دەست خۆت بڕیار ئەبێ، ئەمێنیتەوە لە پەتی سێدارە و ئیعداما خۆت ئەهێڵیتەوە، لە ژێر تەهدید و هەڕەشەی پیاوێکی ئاوایە ئەمێنیتەوە، ئەوەیان بڕیار لە لای خۆتە. بەڵام ئێمە من نەسیحەتی تۆ ئەەکەم، تۆ ئەبێت جەریبی ئازابیت، نێڵی پیاوێکی دەرمانخۆری نوێژنەکە سوکایەتیت پێ بکات.